ئامادەبوانی بەڕێز ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. خۆشحاڵم لەم کۆبوونەوەیەدا لە خزمەت جەنابتانە باسی نیعمەتی ئیسلام و ئیمان کەین کە بەتەئکید یعنی ئیسلام یان ئیمانهێنان بەخوای پەروەردگار بۆ شوێنکەوتنی ئیسلام و لەوەش گرنگتر و مهمتر خەم خواردن لە دینی خوای پەروەردگار و لە ئیسلام نیعمەتێکی گەورەیە. بۆیە پارێزگاریکردن لەو نیعمەتە و ئەو هۆکارانەی ئەبنە هۆی ئەوەی کە ئەم نیعمەتە بەردەوام بێ لە خزمەت جەنابتان چەند خاڵێک باسەکەین. چۆن بتوانین بەردەوام بین لەسەر ئەم ڕێگایە، ئەوە زۆر گرنگە، چونکە لە ڕاستیە خەڵکمان زۆر بینیوە ئیمانیان هێناوە یان موسڵمانی مولتەزیم و کاریگەریش بوون تا ڕادەیەک، بەڵام لە نیوەی ڕێگا شکستیان هێناوە، بە دواکەوتون، لەسەر ڕێگاکە لاچوون، لیان تێک چووە. بۆیە بۆمانەوەمان لەسەر ئەم ڕێگایە کۆمەڵی هەنگاو زەڕورە، پێویستە کە ئەبێ هەمومان خەمی لێ بخۆین. یەکێک لەو هۆکارانەی کە ئەبنەمایی ئەوەی ئێمە بەردەوام بین لەسەر ئەم نیعمەتی ئیسلام و ئیمانە بریتیە لە الدعاء الصادق الدائم، بە بەردەوامی بپارڕێنەوە لە خوا لەسەر ئەم ڕاستە شەقامە بمانیەڵێ، چونکە ئەگونجێ بە هەر هۆکارێک لە هۆکارەکان، جاری وا هەیە هۆکاری پارە و مادەیە، جاری وا هەیە هۆکاری بۆ پیاوان ئافرەتە، بۆ ئافرەتان پیاوانە، جاری وا هەیە ماندووبوون و ناڕەحەتبوونە، جاری وا هەیە خراپ حاڵی بوونە، باش حاڵی نابێ، جاری وا هەیە خۆنەگرتنە لە بەردەم ئەو میحنەت و ناڕەحەتیانەی کە لەم پێناوە لەم ڕێگایە دێتە بەر ڕێگات. ئەمانە هەموو ئەگەر مرۆڤ بەردەوام دوعا نەکات لە خوای پەروەردگار نەپاڕێتەوە، ئەبێتە مایەی ئەوەی کە خوا نەخواستە لابدا. بۆیە زۆر زەڕورە بە بەردەوامی ئێمە بپاڕێنەوە خوای گەورە لەسەر ئەم ڕاستە شەقامە بمانیەڵێ. بۆیە لە سوورەتی فاتحە بە بەردەوامی ئەڵێن چی؟ ئەڵێن ئیهدینا الصراط المستقیم، خوایە هیدایەتمان بدا، بەرچاومان ڕوونکە، سابتمان کە، دامەزراومان کە لەسەر چی؟ لەسەر صراط المستقیم، لەسەر ئەم ئیسلامە. و جگە لە نوێژەکانیشمان بەردەوام ئێمە بە پەنهانی بە تەنهایی بپاڕێنەوە لەسەر ئەوەی کە خوای پەروەردگار بمان هێڵێت لەسەر ئەم ڕاستە شەقامە، چونکە بەڕاستی مانەوەمان سەنگی مەحەکە بۆ ڕزگاربوونمان. ئیستیقامە و بەردەوام بوون مایەی نەجاتبوون و سەرفرازبوونە. پایەیەکی گرنگی نەجاتبوونمان هەم لە دنیا هەم لە قیامەت بریتێ لە ئیستیقامە و بەردەوام بوون. بۆیە خوای پەروەردگار ئامۆژگاری پێغەمبەری خواکە عەلەیهی سەڵات وەسەلام، فەرمێ فەستەقیم کەما ئومیرت، بەردەوام بە ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، هەر وەک چۆن فەرمانت پێکراوە، یان بەردەوام بە لەسەر ئەوەی کە فەرمانت پێکراوە. کەواتە بۆ پێغەمبەران سەنگی مەحەک ئەوە بێ کە ئەبێ بەردەوام بن، بۆ ئێمە ئەولاتر کە ئەبێ بەردەوام بین. کەواتە یەکێک لەو خاڵانەی ئەبێتە مای ئەوەی ئێمە بەردەوام بین پاڕانەوە لە خوای پەروەردگارە، پاڕانەوەیە لە ساحێبی بەرنامەکە کە خوای پەروەردگارە. خاڵێکی تر برایان خوشکان بۆ بەردەوام بوونمان بریتێ لە صاحب خەیرین یصدقه فی نەسیحەتیکە، هاوڵێکی دڵسۆزی ڕازگۆیە کە بەردەوام ئامۆژگاری چاکەتەکە، لە ڕوو پێت ئەڵێ ئەو شتەی کە تۆ پێت ناخۆشە و لە تۆ هەیە، لە پاشم لە باسی ناکات لە لای خەڵک، لە لای خۆت ئەڵێ ئەو خاڵەت تێدایە، پێچەوانەی ئەو سیراط المستەقیمەیە کە تۆ تێدای، ئەبێ چاکی کەی. زۆر جار و زۆریشمان کاتێک کە پێمان ئەوترێ فڵانە هەڵەمان تێدایە، زۆر جار ناوچاو گرژەکەی، زۆر جار ئینکاریەکەین لە هەڵەکە. هەر کەس ئینکاری بکات لە هەڵەکەی خۆی، هەڵەی پێ چارەسەر ناکرێ، بەردەوامە بێ لەسەر هەڵەکەی. کەواتە ئێمە دۆستێکمانەوێ، هاوڵێکمانەوێ، ڕەفیقێکمانەوێ لەم ڕێگامانە کەوا
ئەو خاڵانەی ئەو هەڵەوپەڵانەی هەمانە و پێچەوانەی سیڕات المستەقیمە ئاگادارمان بکاتەوە و پێمان بڵێت ئەگەر لە دڵیشەوە پێمان ناخۆش بێت ڕوبەڕوو پێمان ئەڵێ دەڵێ ئەوە تێدایە پێچەوانەی ئەو ڕاستە شەقامەیە کە تۆ لەسەریتی. شەیخ مربی یوبەصیڕک بعیوبک، هەر وەکو ئەو مامۆستایەکی پەروەردەکار. هەموو کەسە بێ مامۆستایەکی ببێ، ناکرێ ئێمە بێ مامۆستا بین، ناکرێ بڵێ خۆمان شت ئەزانین، ئەبێ بەردەوام گوێ بگرین بۆ کەسێکی دڵسۆز، بۆ مامۆستایەکی پەروەردەکار کەوا هەڵەکانمان بۆ چارەسەرکە، هەڵەکانمان پێ بڵێ، ڕاستمان کاتەوە. چونکە هەموو کەس هەڵە و پەڵەی هەیە، قەت خۆت پێ ئەوە نەبێ هەڵەت نییە، چونکە ناگونجێ هەڵە نەبێ، ناگونجێ لەگەڵ فیترەتی مرۆڤایەتیان ناگونجێ هەڵە نەکەی. جگە لە پێغەمبەران سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ کە مەعسوومن خوایان پارێزێ، جگە لە ئەوان هەموو کەس شایستەی ئەوەیە کە هەڵەی ببێ. كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەرچی بني آدم هەیە، هەرچی مرۆڤ هەیە، هەڵە و پەڵەی هەیە، ناگونجێ ئێمە نەمان بێ. بۆ یە کاتێک کە هەڵەیەکت پێوترێ فعلەن بۆ دەرکەوت هەڵەیە، مناقەشەی لەسەر مەکە. ئەبێ چی بکەیت لە بەرامبەرا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ چی بکە؟ ئەفەرمێت تەوبەی لێ بکە، پەشیمان بەرەوە، بە ئاشکرا بە نهێنی، جارێکی تر مەچۆرەوە سەری. کەسە سەرکەوتوەکان، کەسە دڵسۆزەکان ئەوانن کە دان بە هەڵەکانیانە ئەنێن و هەڵەکانی خۆیان چاکەکەن و بەردەوام نابن لەسەری. وەکو عەرزم کردن هەموو کەس هەڵە و پەڵەی هەیە. خۆت بەراورد مەکە بە کەسێکی خراپ بڵێ من هەڵەم نییە. ئێوە چ برایانمان چ خوشکانمان خۆیان بەراورد نەکەن بە ئافرەتێکی سافیرە. تازە تۆ لەوە نەماوی خۆ بەراوردکەی بە ئافرەتێکی سافیرە. برایان خۆیان بەراورد نەکەن بە کەسێک کە نوێژ ناکا، خەڵکی بازاڕە، هەڵەو کەم و کوڕی وەکین وایە. کاتێکە ئەوە بینی ئەو هەموو هەڵە و پەڵانە هەیە، فعلەن تۆ نیتە، ئەو نوێژ ناکات، تۆ نوێژەکەی، ئەڵێ من زۆر باشم. خوشکان یەکێکە بینە سافیرەیە ئەم داپۆشراوە، ئەڵێ من زۆر باشم. ئاخر تۆ نابێت لەگەڵ خەڵکی خراپ خۆ بەراوردکەی، ئەبێت لەگەڵ خەڵکی چاک خۆت بەراوردکەی. خۆت بەراورد کە لەگەڵ ئەوەی کە ئەو ڕۆژی 2 جوز ئەخوێنێت، تۆ ڕۆژی چەند جوز ئەخوێنی. خۆت بەراورد کە لەگەڵ ئەوەی ئەو بەردەوام ذیکرەکات، تۆش ذیکرەکەی یا نایکەی. خۆت بەراورد کە لەگەڵ ئەوەی ئەو خزمەتی دینەکە، تۆ ئەیکەی یا نایکەی. خۆت لەگەڵ ئەوانە بەراوردکە. چۆن ئاڵتون لەگەڵ تەنەکە بەراورد دەکرێت؟ هەر عەیبە ئاڵتون خۆی دابەزێنێ بۆ هاوشانی تەنەکە. عەیبە، نابێ، ئەبێ ئاڵتون لەگەڵ ئاڵتون ململانێ بکە. تۆ خوای پەروەردگار ئەو نیعمەتە گەورەی پێداوی، ئەو فەزڵە گەورەی ناوە بەسەرتا. کەسێکی پابەندی بەدینەوە خۆت بەراورد مەکە لەگەڵ کەسێکی نوێژ نەکەر، بڵێ من باشم ئەو نوێژ ناکە، ئەوە چێ بۆ فڵانە شوێنی خراپ، من ناچم. فعلەن وایە کاتێکە لەگەڵ خەڵکی خراپ خۆت بەراورد دەکەی، تۆ زۆر چاکی. بەس ئەگەر لەگەڵ خەڵکی چاک خۆت بەراورد دەکەی، تۆ چیت؟ سەرەکەی کاتێ لەگەڵ خەڵکی چاک خۆت بەراورد دەکەی، دواکەوی لەو خەڵکە چاکە. هەر کارێکەکەی بە جوانترین شێوە بیکە، بە گەورەترین شێوە هەوڵی کاری گەورە گەورە بدە. ئەو سێ کەسەی کە ئەچنە ئەشکەوتێک و دەرگای ئەشکەوتەکەیان لێگیرێ، ڕێیەکەون لەسەر ئەوەی هەر یەکە و کارێکی چاکەی خۆی بڵێ بۆ ئەوەی دەرگای ئەشکەوتەکەیان لێ بکرێتەوە. یەکێک لەوان ئەڵێ خوایە تۆ ئەزانی من دایک و باوکێکی پیرم هەیە، خۆم خزمەتیان نەکەم. ڕۆژێک هەندێک شیرم بۆ هێنان، هەتا هاتمە لای ئەوان خەوت بوون. وەستان بە دیاریانەوە، بە جامەکەەوە وەستان بە دیاریانەوە، هەتا لە خەو هەڵسان، شیرەکەم داپیان و خواردیان. سیرکە ئەم پیاوە بەڕێزە، ئەم موسڵمانە بەڕێزە، ئەگەر کە شیرەکەی هێنا و ئەمان خەوتە بوون، خۆ ئەگەر داینایە و بڕۆشتایە ئیشەکەی بکردایە و دوایی کە هەڵسان لە خەو بەهاتنایە بەهاتایەتەوە و بیدایە بیان خواردایە، هەر نەئەبوو هەرە بوو،
بەس ئەو کاتە ناوی ناچوە ناوەم فەرموودەوە. مهمەکە لە چیایە؟ لەوایە بە جوانترین شێوە شیرەکەی داوە پیان بیخوا. ئەویش ئەوەیە وەستاوە بە دیاریانەوە دوور نەکەوتۆتەوە تاوەکو هەستاون لە خەودایەتی بیان. ئەبێ ئیشێک بکەی کاتێک کە خێرێکیش ئەەکەی کاتێک کە چاکەیەکیش ئەەکەی ئەبێ بە جوانترین شێوە بیکەی بۆی عملەکەی تۆ کردەوەکەی تۆ جوان تۆمار بکرێ جیاواز بێ لە خەڵکێکی تر. ئێمە زۆر کەس قژی نەوعێک لێکە جلوبەرگێکی نەوعێک لەبەرەکە ئەمانە ئەوانەی کە ئەیبینن چ لە ئافرەتان چ لە پیاوان هەموو بۆ ئەوان جیاواز بن لە خەڵکێکی تر وانە؟ یعنی ئەگەر پرسیاری لێکەی بۆچی واکەی یان بۆ ئەوە لەبەرەکەی یان بۆ ئەوە خۆدوا لێ کردووەڵێ باس جیاواز بم. بەس ئێمە ئەبێ بە عەمەل و کردەوەی جوان جیاواز بین لە خەڵک. ئاوا کاتێک کە خێرێکیش ئەەکەین خێرێکیش ئەنجام دەین کارێک ئەەکەین ئەمەنە بە جوانی بیکەین کە تۆمار کرێ هەر بەوە نەوەستین ئێمە خێرێکەکەین لە کاتی ئەنجامدانی خێرەکە با بە جوانترین شێوە خێرەکەش ئەنجام بدەین. بۆیە پێمان وا نەبێ کە ئێمە عیبمان نییە کاتێک کە مامۆستایەکی پەروەردەکاری چاک ئەزانێ هەڵە و کەم و کوڕێکانمان لەکوێیە و پێمان ئەڵێ وفعلەن وایشە بە پەشیمان ببینەوە لێی التائب من الذنب كمن لا ذنب له. هەر کەسێ لە هەڵە و کەم و کوڕەکانی خۆی پەشیمان بێتەوە وەکو وایە کە هەڵە و کەم و کوڕی نەکرد بێ یان نەیبێ. عالم مخلص عامل بعلمه بەردەوام نزیک بین لە کەسێکی زانا کە ئیش بە زانیاریەکانی بکە. خەڵکەیە زانایە خەڵکە بینی قساکە قسە ڕیزەکە عیبی نییە قسەکان هەموو چاکن بەڵام خۆی ئیش بە چاکەکە ناکە ئەوە نابێ بەر ڕق و قینی خواکەوێ ئەو کەسە و ئەوەشی گوێڕایاڵی بۆ بکە. كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلوا. خوا زۆر ڕقی لەو کەسانەیە کە قسەیەک بەدەم ئەیڵێن بەڵام بەکردەوە جێبەجێ ناکەن. بۆیە کاتێک گوێ بۆ زانایەکە گرین گوێ بۆ عالمێکە گرین گوێ بۆ نەسیحەتکار و پەروەردەکارێکە گرین ئەوانەی بە ئێمە ئەیڵێ خۆشی هیچ نەبێ نیوەی جێبەجێ بکە. فهم وعلم بطبيعة الطريق وفتن الدنيا. ئەبێ بزانین ئەو ڕێگای ئێمەی لەسەرین ڕێگایەکی تەخت و پان و بێک چاڵ و چۆڵی ئەوە نییە لەمپەری لە بەردەمایە. خەڵکانێکی زۆر لە ئینس و جن ڕێگری لێەکەن گومانت بۆ دروستەکەن تووشی عوجب دەکەن تۆ زۆر مهمی تۆ زۆر ئەوەی جاری وا هەیە یعنی بزانە تۆ بەچی لەم دینداریە سار دەبیتەوە شەیتان لێوە بۆ دێ شەیتانەکانی ئینس و جن لێوە دێن. کاتێک زانیمان ئەم ڕێگایە فیتنەی زۆر لەسەرە خەڵکێک زۆر هەیە دژایەتیەکە خەڵکێک زۆر هەیە عەرقەلەت بۆ دروستەکە تۆ لەو ڕێگایە خاو کاتەوە سار دەکاتەوە خۆتی بۆ ئامادەکەی. بەس ئەگەر وا بزانیت هەر هیچی تێدا نیە و بڕۆیت لەپڕ ئەکەویتە کەندەڵانێکەوە. بزانن خوشک و برایان کە ئەلحەمدولillah هەمووش تا دەزانن کە زۆر شت هەیە ڕێگرە لە بەردەم ئەوەی کە ئێمە گوێڕایەڵیمان بۆ خۆ بۆ پێغەمبەری خوا وەکو ئەوە بێ بەدڵی خۆمان بێ. هاتوچۆی مزگەوتەکەی جاری وایەڵێ کورە بەیانی چووم نیوەڕۆ چووم ئێوارە چووم مەغریب ڕۆشتوم دەی بە عیشا نەچم ناچی هەر لە خۆتەوە یعنی عوجبێکت بۆ دروست بۆ وەڵێ چوار نوێژم لە مزگەوت کردووە پێنجەمیان قەیچێکە چەند ڕۆژە ذیکرەکەم ئەم ڕۆبانەیەکەم قەیچێکە چەند ڕۆژە قورئانە خوێنم ئەم ڕۆبانەیەکەم چەندێک خەیرم کردووە ئێبا ئەمەیان نەکەم. یعنی ئەنواع شت دێتە بەردەمن کە بەڕاستی ئەمانە فیتنەن ڕێگرن لە بەردەم ئەوەی کە تۆ بە جوانترین شێوە خۆت لە خوای پەروەردگار نزیکەیتەوە. زانینی یان ناسینی ئەو کەسانەی کە لەم ڕێگا کەوتون
هەمووتان لەوە چەنەها ڕەفیقتان بوو بێ لەم ڕێگا چەند ساڵ بەیەکەوە بوون هەموو ئەزانین لێرەش لە لای خۆمان لەگەڵ خۆمان چەند کەسە بووە لەم ڕێگایە بەیەکەوە بووین لە برایان لە خوشکان ئێستا کەوتون ئەوان کەوتون بە معنا ئەوەی خەم ئێستا لە دینی خوا ناخۆن خۆ هەشە ئەگونجێ هەش بێ نوێژیش نەکا ئێستا خراپ کەوت بێ خراپ دوا کەوت بێ بیستوتانە بینیوتانە لە شوێنان خەڵکانێک زۆر ئیلتیزاماتدار و پابەند بوون دوای سێرەکەی لەچکەکانیان نابردووە قورئانی خوێندووە دوای سێرەکەی قورئان ناخوێنێ هاتوچۆی مزگەوتی کردووە ئێستا کەس نازانێ لەکوێ ئەمانە هەموو فیتنەی ڕێگان فیتنەی ئەم ڕێگایە ئەم ڕێگایە مەردی مەیدانێوێ خەڵکی کۆڵنە دەرێوێ خەڵکێکێوێ مستەقیم بێ و بەردەوام بێ لەسەری کۆڵنەدا کۆڵنەدانێوێ ئەم ڕێگایە واعبد ربك حتى يأتيك اليقين أي حتى يأتيك الموت